خۆشەویستان دەبێت لەوە دڵنیابین ناز و نیعمەتەکانی خوای گەورە زۆرە بەسەرمانەوە. ئەو ناز و نیعمەتەی کە ئێستا ئێمە خوای گەورە بەسەرمانە ڕژاندوێتی باو باپیرمان نەیبینیوە، بەڵام ئەوەش بزانین خۆشبەختی و بەختەوەری لە سەروەت و سامان و ناز و نیعمەتان نییە. بۆیە پێمان خۆش بوو ئەمڕۆ پشتیوان بەخوا بەراوردێک بکەین لە نێوان ژیانی جاران و ژیانی ئێستا، خەڵکی جاران و خەڵکی ئێستا، بۆی بۆمان بڕون بێتەوە بەختەوەری تەنها لەوەدایە ئینسان ئاینی پیرۆزی ئیسلام تەطبیق بکە و جێبەجێ بکات. بەختەوەری تەنها لەوەدایە کە ڕێز و حرمەت لە یەکتری بگیرێت. جاران ئەوانەی کە بیرمان دێکەم و زۆر هەر کەسەمان بەبێ تەمەنی خۆی، ئەگەر کەسێک لە ئێمە نانی نەبوایە، دایکمان دەمانی نار بۆ ماڵی دراوسەیەکمان بڕۆ چەند نانێک بێنە، نانمان نییە، دراوسەکەشمان بە هەمان شێوە چێشتمان بۆ یەکتری دەنارد، دراوسێ چێشتی ئەنار بۆ دراوسەیە، ڕێز و حرمەت و خۆشەویستی هەبوو، تۆش بە هەمان شێوە. ئەمە لەوانەیە زۆرێکمان مناڵ بووینە کردومانە، نانمان لە ماڵ دراوسێ هێناوە، دراوسێ نانی لە ماڵمان هێناوە، خواردنمان بردۆ بۆ ماڵی دراوسێ، دراوسێش بە هەمان شێوە. بەڵام ئێستا ئەگەر خواردن بەری بۆ ماڵی دراوسێکەت یا خواردنەکە دەڕژێنێ، ئەمە خاڵی یەکەمە. دوایەوەی کە تۆ ڕۆشتی ئەکات ناو تەنەکەی خۆڵەکەوە، ئەزانی بۆچی؟ یەکەم سیقە و متمانە زۆر نەماوە، ئەڵێ ئەترسم ئەمە سیحری تیا بێت، بەڵام جاران ئەو شتە نەبوو. ئەمە خاڵێکە. جاری وایە کەسێک سەد لێ ماس بۆ کەسێ دەنێرێ، وەڵڵا کەسەکە ناوێرێ بیخوا، ئەڵێ نەک سیحری تیا بێت، خەڵک ئەوەندە خراپ بووە بەتەمای بانانیش ببارێ. و دوای ئەوە یەکێتر لە هۆکارەکانی ڕەشاندنی ئەو خواردنە کە نایخوا ئەو دراوسەیە قێزی لێ دەکاتەوە، دەڵێ وە چییە منەوە بۆچی بخۆم؟ بۆیە سەیرەکەی سبحان الله شتەکان زۆر گۆڕانکاری بەسەردا هاتووە. بە جۆرێک ئەو خۆشەویستی کە جاران لە نێوان دراوسەکاندا هەبوو ئەمڕۆ نەماوە. ئەمڕۆ ئەگەر خواردن بەری بۆ ماڵی دراوسەیەکت یا بچی داوای دووسێ نانی لێ بکە، لێ سوالکەرە چییە؟ یعنی سبحان الله بم شێوە خەڵکاوە خراپ بوو، کابرا هاتوو پێویستیوێکی بە تۆیە سوالکەرە، کابرا دواکەوتووە، فڵان کەس عەشایەرە دواکەوتووە، نان داوای نان لە خەڵکەکات، بەڵام جاران ڕێز و حرمەت بوو، ئێستا بۆتە دواکەوتن و بۆتە سوالکەری. بۆیە با بە خۆماندا بچینەوە. ئێستا خەڵکی ناوی یەکتر نازانن، هەر دراوسێکی ناوی دراوسەکەی نازانێ، خواردن بردنی چی و نان بردنی چی و داواکردنی چی، هەر ناوی دراوسەکەی نازانێ. بەلاتانەوە غەریب نەبێ چەند ساڵێکی تریش قەزا و ناحەیەکانیش وەکو پارێزگاکانی لێ دێ، ئێستا تەقریبەن 140 گۆڕاوە، بەڵام هێشتا ماوێتی گۆڕانکاری تەواو بەشتا نەهاتووە. بۆی تەماشا ئەکەی ڕێز و حرمەتی جاران نەما لەگەڵ دراوسێدا بۆ شێوەی کە هەبوو، ئەو خۆشەویستی هەبوو کە دراوسێ حەزی نەئەکرد بەبێ دراوسەکەی نان بخوا، نەما ڕۆی زۆر بەکەمی ماوە، ئەوەشی کە ماوە ماوەیەتر نامێنێت، چونکە ئەم جیلێکە پێگەن تەنها ئەوەی کە مەبەستیان بێ و کە لایەنەوە گرنگ بێت تەنها مۆبایل و پارۆ سەیارەیە، یەک شتێک بەلایەنەوە گرنگ نییە. ئەم جیلێکە تازە پێگەن خوای گەورە هیدایەتیان بدات. ئێستا ئێمە دەمانێت وەک گاور و جوولەکەکان بژین، نەک وەکو موسڵمان و وەکو باو باپیری خۆمان، دەمانێت وەکو گاور و جوولەکە بژین، کەس نەناستی. و ئێمەش کە ڕۆژانە تەقلیدی گاور و جوولەکە دەکەین بە دڵنیایە وەکو ئەوانمان لێ دێ، وامان لێ دێ دراوسێکەمان بمرێ، قەسەم بەخوا ئاوا بڕات دراوسێکەمان بمرێ و دو جەنازەکەی ناڕووین، قەسەم بەخوا دراوسێکەم ببڕێ ئەڵێ حەقم نییە بەسەریەوە. پەلە مەکەن جارێ پەلە مەکەن، وردە و دەوای لێ هاتوو بە جارێ ماوێتی، خوا ڕەحم کات، چونکە ئەم جیلێکە پێگەن زۆر خەتەرن. بەڵێ جاران بیرمان دێ هەر کەسەمان بەپێی تەمەنی خۆمان، گەنجەکان ناڵێم 2000ەکان ناڵێم، ئەوانەی پێشتر ئەڵێم، بیرمان دێ خانوویەک چەند غورفەی تیا بووە، ئەوەندە ماڵی تیا بوو، زۆرمان بیرمان دێ 4 غورفە بوو، 4 ماڵی تیا بوو، جارێ بوو هەیوانەکەش ماڵێکی تیا بوو. ئێستا ئەو تێکەڵاوێ دروست بێ چی ڕووەدا؟ قەسەم بەخوا هەزارەها خیانەت و ناپاکی بە چاوی خۆتە بینیت. پیاو لە ماڵ نەبوو، عەسکەری بۆ هەیە
پێشمەرگە بووایە کە سابەتیە بووایە مۆزەف بووایە هەر شتێک وایە لە ماڵ دەرئەچوو ژن و مناڵی لەو قەرەباڵغیات جێڵا 3-4 ماڵ بوون بەیەکەوە جایەوە بوو خوشک و برایش نەبوون بێگانەش بوون بەڵام ڕوبعێکی ئێستا کە ماڵەکەی جیایە و سەر بەخۆیە دڵی لای ماڵ و مناڵەکەی نییە ناڵم جاران خەڵک پەپوولە بوو خۆ مەلایکە هەموو کەسێ مەلایکە هەر نەبووە بەڵام خەڵکی جارانەوەی دراوسێمە چۆن خیانەتی لێ بکەم ماڵ و مناڵی بەسەر منەوە جێڵاوە چۆن خیانەتی لێ بکەم ئێستا بەدوای وایگەڕە پیاوەکەی لە ماڵ چۆ بۆ دەوام بۆ فڵان شوێن بچم خیانەتی لێ بکەم بەتەمای باران بارێ نابارێت بیشی بارانی خوای گەورە لەبەر ئاژەڵەکان دەیبارێت نەک لەبەر ئێمە چونکە مرۆڤەکان خەریکن بەرەو دڕندەی دەڕۆن ئێستا خانوویەک دوو قات ئەگەر بە حسابی جاران بێ 200 مەتری 5-6 ماڵی 7 ماڵی بێتیا بێ ئێستا 2 ماڵی تیا ئێدارە ناکە خیانەت ناپاکی دزیکردن خراپەکاری بۆیە بەڕاستی ئەم تێکەڵبوونەی کە جاران هەبوو ئێستا بکرێ کارەساتی گەورە ڕوئەدەت کەواتە ئێمە زۆر خراپ بووینە هەرو مرۆڤی جارانین هەرو مرۆڤی جاران هەر دوو چاوی هەبوو دوو دەستی هەبوو هەر دڵێکی هەبوو بەڵام بۆکوی ئێستا خەڵکی فێر خیانەت و خراپەکاری نەبوو بەداخەوە دێتە ماڵەکەی تەماحی خێزانەکەیەکات جاران لە یەک خانوێکاژین بەو شێوەیە نەبوو خراپەکاری زۆر نەبوو خەڵک پاکتر بوو لە ئێستا لەلایەنی خیانەت و ناپاکیەوە پاکتر بوو لە ئێستا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ والله ئیمانداری ڕاستەقینە نییە وتیان چی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەو کەسەی دراوسێکی لە شەڕ و خراپەی ئەمین نەبێت ئەمڕۆ خەڵکی زۆربەی خەڵکی لە خەڵکی ئەمین نییە لە دراوسێکی ئەمین نییە ڕاستەکی دراوسێ باشەیە لەوانەیە تەماحی دینارێکت نەکا بەڵام بۆ مەسەلەی ناموسەکە خەتەرە ئەوە خراپە ئەمڕۆ خەڵکی زیاتر ئەوەی خۆی داوەتە ئەو مەسەلەیە بڕاتە ماڵ دراوسێکەی دینارێک نابە بەڵام حەزەکە لەگەڵ خێزانەکە ئیشی خراپ بکات لەگەڵ کچەکەیە لەگەڵ خوشکەکەیە بۆیە بەڕاستی ئەو خۆشەی کە جاران هەبوو ئێستا ئەو ڕێزەی کە جاران هەبوو نەما وردە بەرەو کزی دەڕوات ئەمش بەڕاستی کارەساتێ گەورەیە تەکنەلۆژیا تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم بەناو پێشکەوتنەی کە ئەمڕۆ هەیە ڕێز و حرمەت و شەرم و حەیای داڕنی لەناو کۆمەڵگا دای ڕنی وردە و دای ڕنی بەڕاستی بەداخەوە خەڵکی بەم شێوەیە خراپ بوو جاران بیرمان دێ کەم یا زۆر هەر کەسەمان بەپێی تەمەنی خۆمان دەرگای خانووەکانمان دەرگای حەوشەمان ژەنگاوی ناشرین بوو هیچ دیکۆرێکی تیا نەبوو دەرگای حەوشەکان دەرگای غورفەکان ئاسایی بوو جاری وا هەبوو دەرگا هەبوو پەردە بووە گونیە بووە بەتانی بووە بیرمان دێ بەڵام ئەو کەسانی لەو دی دەرگا ژەنگاویەکانەوە بوون ئەو کەسانەی لەو دی دەرگا خراپ ناشرینەکانەوە بوون خەڵکانێک بوون هەیبەت و ڕێز و حرمەت و جوانیان تیا بوو ئەمڕۆ دەرگاکان جوانن مواسەفاتن بەڵام خەڵکەکی ئەو دی دەرگاکان مواسەفات نین لە باشیدا لە ماڵەوەیە لەو دی دەرگایەکی ئەلەمنیۆمی مواسەفاتی پلاستیکەوە بەڵام لەگەڵ ژنی خەڵک و کچی خەڵکە قسەکە و خیانەتەکە بۆمان وامان لێ هات ئەو جا دەرگاکانمان ژەنگاوی بوو ئێستا دڵمان ژەنگاویە ئەوە کارەساتە کەسانی ئەو دی دەرگاکە بەخوا بە هەیبەت بوون چەند جار بینیمانە چەندەها شوێن دەرگاکەش تەبڕی پەردەیەکیان داد نابوو لەو دی دەرگاکە و بۆی کە شەرەف و ناموسیان پارێزراو بێ ئێستا کوا ئەو شتە ماوە ئێستا وا بڵێ ئەمە دواکەوتووە ئەمە عەشایەرە ئەمە دواکەوتووە ئەها ناڵێ کچەکەی سافی دەبێ نەخێر ئەوە عەشایەری دواکەوتووی نییە ئەوە ڕێز و حرمەتە ئەوە ئیسلامە ئیسلام کە ئینسان شەرم و حەیای خۆی بپارێزێت دەرگاکانمان جوانە خانووەکانمان جوانە بەڵام دڵەکانمان پاک و خاوێن نییە قیمەتی چییە بەخوا ڕێز و حرمەتی جاران شەرم و حەیای جاران لەگەڵ جارانە ڕۆی کۆ ڕێز و حرمەتی جاران کە هەبوو جاران نەما جاران بیرمان دێ مناڵەکانمان کە جەژن دەهات مناڵەکانی دراوسێ هێشتا سفرەی جەژن لا نەبردبوو مناڵ دەهات بۆ جەژنە پیرۆزە مناڵە هات جەژنە پیرۆزەی ئەکرد ئێستا مناڵەکانیشمان زۆربەیان لە جەژن و لە ژیانیش بێزارن گوناه و تاوانی ئێمە ئەوانیشی بەدبەخت کردووە مناڵەکانمان چەندها کێشیان هەیە چەندها موشکیلان هەیە جەژنە پیرۆزەی چی ئێستا بڕۆیتە سەریەڵ ئەمە چێم دواکەوتۆ چیاتۆ ماڵمان
چەند ساڵێکی تر قەزاکانیش ناحیەکانیش ئێستا خۆ ئەم چەمچەماڵەی خۆمان وەکو 10 ساڵەوە پێش نەماوە لە جەژنەکانە ئەگە کۆرۆناش نەبێ وردە نامێنێ ئەم شتانە نامێنێ ئەم ڕەحم و ڕێز و حورمەتە نامێنێ خەڵکی هاموشۆی خەڵکی بکە دەڵێ کاکە ئیشی چیاتی ماڵەکەم وای لێ دێ وردە وەکو پارێزگاکانی لێ دێ هەمووی وای لێ دێ بەڵام کاتی دەوێ بۆیە خۆشەویستان با ئینشاڵڵا ئەگەمە لە خۆمان بێت چونکە ئەم جیلەی کە تازە پێگەن ئەم جیلەی کە تازە پێگەن وەڵڵاهی جیلی ئایپات و مۆبایل وەڵڵاهی نەدراوسێتی دەزانن زۆربەیان نە ڕێزی باوکو و دایک دەکردن نە ڕێزی خەڵکی دەکردن بۆیە ئاگامان با لە خۆمان بێ خوای گەورە هیدایەتماندا و ئاخرمان بەخێر بگەڕێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. جاران کچ و کوڕ زۆر شەرمیان لە باوکو و دایکیان دەکرد، زۆر شەرمیان بە تەمەنەکان دەکرد. پیا و ڕیشی سپیە بوو لە ڕووی ناهات بڵێ باوە ژنم بۆ بێنە. کچیش بە هەمان شێوە ئێستا کچەکە بە بەرچاوی باوکیەوە لە شایەکەی خۆیان هەڵەپەڕێ، بە بەرچاوی براکەیەوە هەڵەپەڕێ، داواکە ئەڵێ باوە من عاشقی فڵان کەسم بۆ ناڵیشوی پێ بکەم. کۆ ئەو ڕێز و حورمەتی جاران کە لە دایک و باوک دەگیرە ڕیسپیەکان ڕێزیان نەماوە. مناڵێکە تازە پێگا عمری 15 ساڵ 17 ساڵ 18 ساڵ 20 ساڵە خۆی لە باو باپیری بە عاقڵتر دەزانێ، بەڵام ئەوەی عەقڵ بێتیان نییە زۆر جار هیچ نازانێ، باوکی بە دواکەوتووە زانێ. بە ئاشکرا دەبینیت مناڵەکانیش تەمەنی 15 ساڵ 16 17 ساڵە بەرامبەر باوکی بۆ ساوە ئەڵێ من شوو بە فڵان کەسەکەم. یعنی بەم شێوەیە ئەمە کارە ساتە کە ڕێز و حورمەتی گەورە و بچووک وەک جاران نەما. جاران کاتێکە بیرمان دێ کەسێک کچەکەی شوویە کرد یا خوشکەکەی شوویە کرد خۆیە شاردەوە پێی عەیب بوو. ئێستا ئەبینیت کچەکەی شووی کردووە خوشکەکەی شووی کردووە لە شایەکە هەڵەپەڕێ، یعنی وای لێ هاتۆ جاران هەشتا عەیب بوو، ئێستا مۆدێلە. بۆی ئەم شتانش کە ئێستا عەیبە چەند ساڵێکی تر مۆدێلە پەلەمەکە. چونکە ئەم جیلێکە پێگەن خەتەرن، زۆر ترسناکن، خوای گەورە هیدایەتیاندا. بۆیە تەماشاکەی زاوا دوو لە ڕی بەڕێستان ئەوەندە بێ شەرمە بە بەرچاوی کامێرا و بەرچاوی ئەو هەموو خەڵکەوە ناوچاوانی خێزانی ماچەکەات. ئەمە کارە ساتە تەقلیدی ئەوروپاکەم، ئەوان ناوچاوی نێوچاوانی خێزانیان ماچەکەن مش ماچەکەن. واللهی ئەوە ئەو پەڕی بێئەدەبێ دوو لە ڕی بەڕێستە. نایە بڵێ حەڵاڵە، ئەی باشە کاکی یان حەڵاڵە دەی چۆ لەگەڵ ژنەکەدا لە بازاڕ ماچماچێن کە ئەبێ خێزانی خۆت نییە حەڵاڵی خۆت نییە، بەڵام ئینسانی بە شەخسیەتی خۆی پارێزی. پیاوچاکان شتێک شەخسیەتیانی بشکانیان نەیانە خوارد، خۆیان لێ پاراست. با حەڵاڵ بێ، حەڵاڵ شوێنی خۆی هەیە، ژنەکەت حەڵاڵی خۆتە، بەڵام لەکوێ بێ لەگەڵا بیت، هەموو شتێک سنووری خۆی هەیە. بۆیە ئەمە حاڵی کۆمەلگای ئێمە بێ چاوەڕێی چی بکەین براکەم، چاوەڕی خراپە بکەین، هەموو ڕۆژ بە چاوی خۆمان خراپەکاری دەبینی. بەڕێزان جاران ئەگە دراوسەکانمان ئەحتیاج وایە چاومان لێیانەوە بوو، هەوڵمانەدا یارمەتیان بدەین. ئێستا دراوسەکەمان ئەحتیاجە چاومان لێوە نییە. دراوسەی تازەی داوەتە کرد، ئێستا هەر ناڵێ بەخێر بیت بەخێر نەیت، هەر هیچ. بۆی تەماشا ئەکەی ئەچێت کۆمەڵێک خەڵک بانگەکات سفرەیەک دەڕازێنێتەوە، ئەم جاڕە وێنەی سفرەکە بڵاو ئەکاتەوە دراوسەکەیشی لەولاوە برسیەتی. ئەوەی تەبیعەتی پیاوەتی تیا بێت، پیاو بێ، بەڕاستی پیاو بێ و خاوەندی و خان بێ، قەت ئامادە نییە بچی ڕەسمی وێنەی ئەو سفرەیە بڵاو بکاتەوە کە بۆ میوان دایناوە، چونکە ئەو کەسانە نەدی و بدیان پێڵێن. پیاوی پیاوانە پێی عەیبە لای خاوەن لای میوانەکاندا بڵێ من خواردنەکەم وایە، بەڵکو هەر دەڵێ من خەمسادم، من کەمتەرخەم، لێمان ببورن. بەڵام پیاوێکە نەدی بدی بێ، سیفەتی پیاوەتی تەواویتیان نەبێ، پیاوانە نەبێ، خاوەندیوە خان نەبێ، ئەمانەم دەعوەت کرد سفرەکەی وێنەکەی بڵاوەکاتەوە، چونکە نەدی بدیە فەقیرە هەرەوە نەی دەیەزانێت. دراوسەکەی احتیاجە لە ڕۆژی قیامەتە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم چەندها دراوسی هەیە یەخەی دراوسەکەی ئەگرێ ئەڵێ خوایە یان ئەمە هەی بوو زیادی هەبوو بەشی نەدام، یەخت ئەگرێ لە قیامەتە.
پیاوەتیەکەی دەست خۆش بێ، میوان خزمەتەکەی دەست خۆش بێ، بەس عیبە، هەر وەکو عورف و عادەت عیبە تۆ کەسێک داوەتکەی خواردنەکەی بەشانی خەڵکی بدەی. جاران بوتایە کاک فڵان کەس بە تەمام بە میوانەکانە بوتایە بە خەڵکەڵێ ئەم نانم بۆ ئێوە دانیانە کە عیبە تۆزە پیاوە بە چۆن شتی واکەی. ئێستا عیبەنی ئەمڕۆ سفرە بڵاوەکاتەوە ڕسمەکەی بڵاوەکاتەوە و شانازیشی پێوە دەکا. خوانێکم بۆ فڵان کەس شاز کرد بۆ فڵان جەماعەت. ئەوە نەدیبرینی ئەو کەسانە. ئەو کەسانە فێری پیاوەتی و دیوەخان نەبوونە بۆی ئەو شتانە فێربوونە. بۆی ئاگامان با لە خۆمان بێت. بەخوا مرۆڤی تەبیعەت پیاوانە شەرمەکە شتی وا بکات. نە بەخوا شتی وا ناکات. دراوسێکەت احتیاجە تۆش پۆز لێ دەی. بەڵام ڕۆژێکە بێ خوای گەورە لوتەشکێنێت کە ئاوا پۆز لێ دەیت و پیاوەتیەکت کردووە بێ خەڵکی بزانێت. ئەمڕۆ بەداخەوە خەڵکی بەو شێوەیە خراپ بوونە. پیاوی ناندەر و خاوەندیوەخان بەخوا شتی وا ناکات. بەڕێزان بیرمان دەیە کەم یا زۆر جاران تەلەڤیزۆنەکانمان کە تەلەڤیزۆنمان هەبوو یاخود دراوسێکەمان هەیبوو تەلەڤیزۆنەکانمان ڕەش و سپی بوو، بەعام ڕەش و سپی بوو. بەڵام دنیامان ملەوەن و ڕەنگاوڕەنگ بوو. دنیامان ڕەنگاوڕەنگ و ملەوەن بوو. ئەمڕۆ تەلەڤیزۆنەکانمان مۆبایلەکانمان ملەوەن و ڕەنگاوڕەنگ و مواسەفات و HD و 3D. بەڵام ژیان و دنیامان ڕەش و سپیە. دەوڵەمەند حاڵی هەر نییە، هەر ئەکڕوزێتەوە. فەقیرەکە ئەوە هەر باسی مەکە، هەر ناشکوریەکە. ئەوەی کە لە کەسابەتی هەیە هەر ناشکوریەکە، هەر ئەکڕوزێتەوە. ئەوەی معاشی هەیە بە هەمان شێوە. بۆیە ژیانمان دنیامان ڕەش و سپی بووە. بەڵێ خۆشەویستان، تەکنەلۆژیا و پێشکەوتن خۆشی و شادیان بۆ دڵەکانی ئێمە نەگەڕانەوە، هەتا نەشگەڕێنەوە بۆ لای خوا، هەتا ڕوو نەکەینە ئەو خوای پەروەردگار و عیبادەتی بۆ نەکەین. هەزار ئەوەندەی پێشکەوتن هەبێ خراپتر ئێمە دەبین بە دڵنیایەوە. ئەم پێشکەوتنە ئێمەی خراپتر کرد، ئێمەی بەدبەختتر کرد، ئێمەی دڵناخۆشتر کرد. جاران پێشکەوتن نەبوو، خەڵک دڵخۆش بوو. ئێستا دنیامان ڕەش و سپیە، بەڵام شتەکانمان ملەوەن و ڕەنگاوڕەنگە و ناز و نیعمەتەکان الحەمدوللا زۆرن، بەڵام خۆشیەکانی ناودڵ کەمە. جارێک کابرا پێکەنە دڵی خۆش نییە. بۆیە خۆشەویستان ئاخر خاڵکە دەمێ باسی کەم بەداخەوە ڕێز و حورمەت وەک جاران نەما. جاران زۆرێک لە ئێمە بیرمان دێ پێنجشەمان و جومعان گشتی لە ماڵی دایە گەورە باوە گەورە کۆ بۆوە. ئێستا نەدایە گەورە ماوە، نەباوە گەورە ماوە، نەڕێز و حورمەت ماوە، تەواو. ئێستا گەنجەیە قێز لە دەستی دایکی کاتەوە، باوکێ کاتەوە قێز دەکاتەوە لە دەستی نەنگ و باپیرەی، ئەڵێ دەستی چرچ بووە. وا نەزانی کاکەم خۆشت جەنابیشت ژنەکەیشت ئەوەنە لوتان بەرز نەبێ، ئەوانش ڕۆژێک بوون دایە گەورە باوە گەورەت زۆر لە ئێوە جوانتر و بەڕێزتر و بە حورمەتر و بە هەیبەتتر بوون. وا نەزانی تۆش ئەو جوانی خۆزیت هەر ئاوا دەست بە ناسکی دەمێنێتەوە، دەموچاو بە جوانی دەمێنێتەوە. ڕۆژێکە بێ ئەگەر پیرێتی نەیخوام لە ناو خۆڵدا مار و مێرو دەیخوات. بۆی دڵت خۆش بەوە خۆش نەبێ. قێز لەوان مەکەرەوە، دایە گەورە قێزیان لێ مەکەرەوە. بەداخەوە کارەساتە. نەنکی دەستێدا بە شتێکەوە ترم شتە ناخواڵێ پیسە، نەنکم دەستی پێوەدا، باپیرم دەستی پێوەدا، دەستی چرچ بووە. لە کاتی خۆی ئەوش دەستی وەک تۆ جوان بوو. ئەگە تۆش بمێنی ڕۆژێکە بێ پەشیمان ئەبیتەوە و ڕۆژێکیشە بێ خەڵکیش مناڵەکانی خۆت قێز لە دەستی تۆشەکەنەوە، قێز لە دەستی تۆشەکەنەوە خوشکەکەم براکە. بۆیە ئێستا کوا سەردانی ماوە، ئەویشی کە تۆ زێک ماوە ئەویش وردە وردە نامێنێت. جیلی 2000ەکان خوا ڕەحمیان لێ بکە، بڕۆی بە ماڵێن لەوانەیە دەرت کە، بڕۆی بە ماڵێن بە پێشکەوتن نازانێ بە دواکەوتوت ئەزانێ. کاکە بۆ وازم لە نایەنی، من حەزم بە میوان نییە کاکە، بۆ لەبەرەوە فێر نەکراوە، سەیری مۆبایلی کردووە، لە مۆبایلەکەت مۆبایلە پەروەردەوە، مامۆساکەی مۆبایلە، مامۆساکەی گاور و جوولەکەکانە، تەماشاکەی پەنا بەخوازانە چی کارە ساتێک ڕۆدەت. بۆیە با بە خۆمان دابچینەوە، ناز و نیعمەتەکانی خوا زۆرە بەسەرمانەوە. با ڕێز و حورمەتی یەکتری بگرین هەتا لە ژیاندا ماوین کە کەسێک مرد قیمەتی چی ڕێزی لێ بگری. بۆیە بەداخەوە ئەمڕۆ خەڵکی زۆر خراپ بووە. بۆیە ئەمە چەند خاڵێک و ویستم باسی کەم بۆی بزانین ئێمە چەندێک گۆڕاوین و چەندێک خراپ بووینە و چاوەڕێی چی دەکەین لە خوای گەورە. ئەوە حاڵەکەمان بێت.
چاوەڕێکی دەکەین چاوەڕێەوە دەکەین خوا غەزەمان لێ بگرێ بۆی داواکەین خوا غەزەمان لێ نەگرێ چونکە بەڕاستی گۆڕانکاریمان بەسەر هاتووە خراپ بووینە زۆر خراپیش بووینە